وەک دیارە لە چەند ڕۆژی ڕابردوو ئەردۆغان ئاماژەی بۆ کرد کە دەیەوێت نەک هەر قەندیل بەڵکو هەموو دەشتایەکانی باکوور عێراق داگیر کات و هێڵێکی پاراستن بە بیانی هەبوونی پەکەکەوە لە سەرتا شەو ئەوەشی وتووە کە دەیەوێت هەموو کورد ئاماژەی بۆش کردو هەموو کوردە ناو دەبا نەک هەر قەندیل ئێمە دەبێت وەک گەنجان وەک هاوڵاتیان دەبێت هەڵدەستمان لە بەرامبەرەوە داگیرکارانە هەبێت بۆ ئەوەی دووبارە نەچینەوە شاخەکان و نەبینە قوربانی دەستی دوژمنان بۆ چاسەرگیری کێشەکان پێویستمان بە کۆنگرەی نەتەوەی هەیە و پێویستە هاوڵاتیان بە جۆش خڕۆشەوە پێشوازی لەو کۆنگرێ بکەن بۆ ئەوەی کێشەکان هەمووی بە تەواتی چارەسەر بکەوە وەک دیارە لە ئێستاشدا هێرشێکی چڵ لەسەر کەمپی شەید ڕۆستەم جوودی هەیە پێویستە و گەماڕۆیە بشکێنێ هاوڵاتی نەخۆشێ منداڵ هەیە هەمویان پێویستیان بە چارەسەر پێویستە و گەماڕۆیانە بشکێن. ئێمە وەکو گەنجی کەرکووک بەردەوام هاوکاری خۆمان و پشتیوانی خۆمان بۆ تەواوی ناوچەکانی دەوروبەری خۆمان داین تەواوی ناوچەکانی کوردستان دەربڕێەوە و هەرچەندە خۆمان بەردەوام لەناو ئێش و ئازارێکی زۆرین بەڵام هیچ کاتێ ئەو ئازاری دەورپشتمان بیر نەچووەوە لە ئێستاشا دەوڵەتی فاشیستی تورک بە داگیرکردن ناوی نابن بەڵکم بە میوانداری چەند لایەنێکی باشووری کوردستان کە ئاشکرا ڕوونە بە بەرچاوی هەمومانەوە هاتوون دەشتایەکانی باشووری کوردستان داگیر بکەن و بیکەنە مەڵگەیەکی تەواوی خۆیان و تیرۆرستان بۆیە ئێمەش وەکو گەنج هەڵوێستمانەیە بەرامبەر ئەو داگیرکاریە و دەبێت بە توندی وەڵامی ئەوان بدرێنەوە بە هەر شێوەیە بێ هەر گەنجە و لە ڕووخەوەیەوە هەر کەسێکە و لە ڕووخۆیەوە تەنانەت بتوانانی بەردێکی بچووکش بێت لە دوژمنی بدەی هەر باشە کاریگەری هەبێت لە سەرداگی کرد بۆیە ئێمە پەیامی ئەوە بدەین کەوا ئێمە هاوکاری ئەوان نین ئێمە هاوبەشی کاری سەپەڵی ئەوان نین بۆیە دەبێت هەڵوێستی خۆمان نەبێ هەر کەسێ بێ هەڵوێست بێ دیارە ئەوە هاوکاری ئەوانە هەر کەسێ بێ هەڵوێست بێ دیارە پێی خۆشە دەوڵەتی فاشیستی تورک بێ حکمی ئەو بکە و ئێمە لامان کاتە بینین دەوڵەتی تورک و چەتەکانی لە ئەفرین لە ڕۆژاوای کوردستان چۆن هەڵسوکەوتەکەن و چۆن سیاست دەبەنە ڕێوە ئەگە ئێمە بە خۆمانە نەچینەوە فرێ خۆمان نەکەوی هەمان سیاستی ئەفرین و داگیرکردنی ئەفرین قەتڵ عامی ئەفرین بەسەر باشووری کوردستان و بە تایبەتی کەرکووک دێت. سەرەتا من وەک هاوڵاتیەکی کەرکووک داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا شەرمەزارەکەم کە دەیان ساڵ لە دەوڵەتی تورک هەڕەشە لە باشووری کوردستانەکە بە تایبەتی لە زروفێک وەکو ئێستا یعنی هەموو هێرش و داگیرکاریەکان لەسەر باشووری کوردستان سەر کردوێتەوە بە تایبەتی لە ناوچەکانی خواکوورک بارزان هەتا هەولێریشی گرتوێتەوە و هەڕەشەی ئەوەش دەکات کە دەشتایەکانی باشووری کوردستان داگیر دەکات واتە شارەکان داگیر دەکات ئەمەش لە چوارچێوەی پلانێکا بەڕێوە چێت لەلایەن دەوڵەتی تورکەوە بە هاوکاری چەند ئەحزابێکی باشووری کوردستان ئەم پلانگەرە بەڕێوە دەبن بە تایبەتی ئێستا کە گەماڕۆیەکی توندی خستۆتە سەر کەمپی مەخمور کە ئاوارەکانی باکووری کوردستان لێدا نیشتەجێن زیاتر و کەمپێکی مەدەنیە وەکو کەمپێکی مەدەنی بەکاردێنێ بەڵام ئەوان بە بیانۆی بوونی هەزی پاکەکان لایەنێکی سیاسی وەکو پاکەکە ئەو گەمارۆ خستۆتە سەر کەمپی مەخمور ئەمەش کاردانەوەی خراپی بەسەر دانیشتوانی کەمپەکەەوە دەبێت بە تایبەتی ئەوان کەستا مناڵی لێە ژنی لێ پیری لێ پەکەوتەی لێە نەخۆشیانەیە یان ناتوان بگەنە شارەکان مەسەلەن ناتوان بگەنە هەولێر نەخۆشیانە بێ ناتوان بگەنە شارەکە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو سەرجەم هێرشەکان بە تایبەتی سەکە لایەن تورکیا و ئێرانیشەوە کە هێرش لەسەر باشووری کوردستانە پێویستە کورد لە ڕۆژێک وەکو ئێستادا یەکگرتوو بێت کۆنگرەی نەتەوەی چێ بکات دروست بکات تا بەرەنگاری ڕەشەکان بێتەوە بێتە وەڵامێک بۆ ئەو ڕەشانەیە کە لەسەرێتی